گەی بەرەمێنانی هێلکەی شارە زورا کە ڕۆژانە لە توانایدایە نزیکەی 100,000 هێلکە ئاڕاستەی بازاڕەکانی پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان و پارێزگای هەڵەبجە بکات. لەم کێڵگەیە ئاستی بەرەمێنان پێشکەوتنی بەخۆیەوە دیوە کە بۆ ناوچەکە گەشتووەتە ئاستی خۆبژێوی. لەگەڵ پێشکەوتنی ئاستی بەرەمێنانی هێلکە هەندێک گرفت یەخەی کێڵگەکانی بەرەمێنانی هێلکەیان لە سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان گرتووە. بە بڕوای سەرپەرشتیارانی کێڵگەکان جێگری سەرۆکی حکوومەت دەتوانێت کێشەکانیان بۆ چارەسەرکات کە دەبێتە هۆکاری پێشکەوتنی ئاستی بەرەمێنانی هێلکە بە جۆرێک کە بەرهەمی ناوخۆیی بگەێنێتە ئاستێک کە توانای پڕکردنەوەی بازاڕەکانی عێراقیان هەبێت. پرۆژەکەمان سەرەتایە تەڵەن پێویستمان بە هاوکاری حکوومەت هەیە لێرە شەو دەستخۆشی لە ئیداری ناوچەکە ئەەکەین لە کشتتوکاڵی سلێمانی ئەەکەین بە تایبەت لە وەزارەتی کشتتوکاڵەکەین هاوکارمان بوون بەڵام ڕێگریش لە بەردەمانە هەیە. گرفتمان هەیە بە چارەسەرکردنی گرفتەکان ئەتوانین لە ئاستی خۆبژێوی دەرچین بەروبووم هەناردەی خوار و عێراق بکەین بۆ ئەوەی بە باشترین شێواز و کواڵیت بەرهەمەکان بخرێنە بازاڕەکانەوە. وەزارەتی کشتتوکاڵ چاودێرێکی وردی کێڵگەکەیە. لە ناو کێڵگەکانیشدا هەلیکار بۆ دەیان دەرچووی زانکۆ و پەیمانگەکان ڕەخسێنراوە. پلانمان وایە لە داهاتوە ئەمە پرۆژەکەمان گەورەتر بکەین و هێڵەکان بنێرین بۆ بەشی خواروی عێراق و هەموو ناوچەکانی تری پارێزگای سلێمانی و کوردستانیش. لێرە ئێمە کوالیتی هێلکەمان بەتەواوی پاراستووە جیاوازە لە هێلکەیەکە هاوردە ئەکرێت و چەند ڕۆژێکی پێچێت چەند ماوەی گەخانێت تاگاتە ئێرە هێلکەکە تێگەچێت. لێرە هێلکەکان بە کوالیتیی زۆر باشەکاتە دەستی هاوڵاتیان. بڕیاری وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێم تایبەت بە قەدەغەکردنی هاوردەی هێلکەی دەرەوە باشترین پاڵپشتیە بۆ دروستکردنی بازاڕی بەرهەمی ناوخۆیی. سەرباری زیادبوونی تێچووی بەرهەمێنان بەڵام کێڵگەکانی بەرهەمێنانی هێلکە لە هەرێم بەردەوام هەنگاو بۆ بەرفراوان بوون دەنێن بە ئاراستەیەک چاویان لەسەر کۆنتڕۆڵکردنی بازاڕەکانی تەواوی عێراقە بە بەرهەمی ناوخۆیی. سەلاح جەمیل، کورسات نیوز، سەی سادق.